ئەم شەهادەیە پێویستە ئێمە تەحقیقی بکەین، جێبەجێ بکەین لە ژیانی خۆمانە. وعولەمان هاتوون ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، هاتوون لە قورئان و لە سونەت و لە قەولەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوار بنچینیان بۆ داناوی، چوار پایەیان هەڵبژاردووە. ئەفەرموون پێویستە ئینسانی موسڵمان ئەم چوار پایەیە لە ژیانی خۆیان تەطبیقکە، ئەو وەختە تەحقیقی ئەنە محەممەدەن ڕەسوول الله جێبەجێ دەکات. ئەگەر نەتکرد ئەوە تەحقیق نەکردووە. تا چەند لەگەڵ ئەو چوار پایە بڕۆیت و لەگەڵی بیت و بە جوانی جێبەجێ بکەیت، ئەو وەختە تۆ شەهادەکەت زیاتر. چکە ئەوەش بزانن شەهادە ئەنە محەممەدەن ڕەسوول الله یەکێکە لە پرسیارەکانی ناو گۆڕ. ئەگەر تەحقیقت نەکردبوو، ئەگەر لێی تێ نەگەیشتبووی، ئەگەر شارەزای نەبووی، ئەگەر جێبەجێ نەکردبووی، جوابهانەوە نییە لە ناو گۆڕ. پرسیاری پێغەمبەرت لێ ئەکەن صلی الله علیه وسلم، نایناسی، نازانی جوابیتەوە. وەک منافقەکان ئەو وەختە ئەگەر تەطبیقی نەکردبووی ئەڵێ پیاوێک هەبوو هات ناوی محەممەد بوو، خەڵک شوێنی کەوتن و منی شوێنی کەوت. بۆیە لەو چوار پایە لەمایان نەفەرموون یەکێکیان بریتیە لەوەی طاعته فيما أمر، گوێڕایەڵی فەرمانەکانی بکەین، ئەو فەرمانانەی کە پێی دەڵێن، چ بە قەول چ بە فێڵ چ لە قورئان چ لە سونەتی سەحیح کە هاتووە، گوێڕایەڵ بین بۆی وە جێبەجێ بکەین. ئەمە یەک. دوو، واجتناب ما نهى عنه وزجر، ووازهێنان لەو ڕێگریانەی کە لێی کردوین و تووڕە بووە پێی و بە قێزەوەنی زانیوە ئێمە ژوازی لێ بینی و لێی دوورکەوینە و بە هیچ جۆرێ نزیکی نەکەوین. سێ، تصديقه فيما أخبر، ئەو هەواڵانەی پێی ڕاگەیاندوین، چ لە قورئان چ لە سونەتە سەحیحەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، کە ئەگەر بچیتە سەری بێخوێنیتەوە چەندەها خەبەر و هەواڵی غەیبیات لە ڕۆژی قیامەت، لە ئەشراتی ساعە، لە ژیان و بەسەرهاتی پێغەمبەرانی پێشوو یا قەومەکانی یا ئەوەی بەسەرمانە دێ هاتووە باسی کردووە. پێویستە ئەوانە بەبێ دوودڵی، بەبێ گومان، بەڕاستی و بەجددی باوەڕی پێ بکەین و بەڕاستی بزانین وەک ئەبوبەکری سەدیق چۆن باوەڕی پێکردن. و چوارەمیان ئەوەیە ئەلا نەعبود الله إلا بما شرع، چوارەمیان ئەوەیە کەوا بە هیچ جۆرێ عیبادەت نەکەین، شعیرەیەکی تەعەبودی جێبەجێ نەکەین ئللا لەوەی کە لەو شەرعی پێغەمبەرە هاتووە، ئەوەی کەوا پێغەمبەر لە ژیانە بووە، شەرع بووە، عیبادەت بووە، غەیری ئەوە عیبادەتێکی تر نەکەین.